لە بەرواری 19/8/2014 و بە گوێرەی گۆڤاری PR نیوزوایر نزیکی 2 لە سەرسەی پیاوان کە لە 63 نەکات دانیان بەوەیانەوە کە سەیری پۆرنۆگرافیان کردووە لە کاتێکا سەرۆک و بەڕێوەبەرەکانیان ویان زانیوە کە سەرقاڵی کارکردنن و زیاتر لە یەک لە سەرسەیە کە لە 36 ئافرەتان نەکات بە هەمان شێوە بەنهێنیەوە چوونەتە ناو ماڵپەڕەکانی پۆرنەوە لە کاتی کارکردنە. ئالوودەبوون ڕەنگە ببێتەوە کاری شتێکی عالەم جۆرە، ئەتوانێت بە ئاسانی ژیانت دوێران بکات لە کاتێکی زۆر کەمە. هەر پێگەیەکت بنیاد نابێت لەو کار و پیشەی کە زۆرت خۆشەوێت ئەکرێت زۆر بە ئاسانی لەناو بچێت بەهۆی ئالوودەبوونەکەتەوە. ماوەیەکی کەم پێش ئێستا بۆ نمونە 3 دادوەر لە پێگەکانیان لادران و 4میش دەستی لە کار کێشایەوە پاشەوەی بینیان کە سەیری پۆرنیان کردووە لەسەر کۆمپیوتەری ئۆفیسەکان. بیانە بەرچاوت بابەتێکی لەو شێوەیە بڵاو بێتەوە لە میدیاکانە. خەڵکی گشتی کاردانەوەیان چۆن بۆ هەواڵەکە، چۆن ئەندامانی خێزانی ئەو دادوەرانە وەڵامی فشار و قسە ناخۆشەکانی دراوسێکانیان و کۆمەڵگەکەیان یابێتەوە. لەوانەیە زۆر سەخت بوو بێت بۆ هەر کەسێک کە لەو کێشەیە تێوەگلابێت، بەڵام هەموو ئەو سیناریۆ خراپانە کرا بە تەواوی ڕێیان لێ بگیرایە ئەگەر توش بوون یارمەتیان لە کەسانی شارەزا وەرگرت بایە. پۆرنۆگرافی سەرڕایەوەی کە کاری ئەوەیە پەیوەندیەکانت لەگەڵ کەسانی ئازیزی ناو ژیانت تێک بات، بەڵام واکات ژیانی پیشەیی و داهاتوویشت هەر هەمووی لەناو بات. سێرکە نەمە چەند ئامارێکی سەیرە هەر تاوەکو تێبگەیت کە کاریگەریە مەترسیەکانی پۆرنۆگرافی چییە لەسەر کار و کاسپی و پیشەی ژیانی کەسێک. بە گوێرەی وەزارەتی پرۆڤنمێن کە ئامارێکیان لە ئەمریکا جێبەجێ کردووە، باسییان کردووە کە زۆربەی بەکارهێنەرانی پۆرن کە سەیری پۆرنۆگرافیەکەن لە کارەکانیانە لەو پیاوانە پێگاتون کە تەمەنیان لە نێوان 31 بۆ 49 ساڵە و هەروەها نزیکەی لە 146 ئافرەتان کە لە نێوان هەمان تەمەنان واتە 31 بۆ 49 ساڵ ئەوانیش سەیری پۆرنۆگرافیەکەن لە کاتی کاردا. هەرچۆنە بێت سەیرترین ئامال لەو توێژینەوەیە ئەوەیە کە پیاوە هاوسەردارەکان ئەگەری زیاترە سەیری پۆرن بکەن لە کاتی کاردا بە بەراورد بە پیاوە سینگڵەکان کە کاتە لە 177 پیاوە هاوسەردارەکان. دانیان بەوەیان ناوەکە سەیری پۆرنۆگرافیەکەن لەسەر کار بە بەراورد بە لە 156 پیاوانی سنگڵ. توێژینەوەکە وەشی دەرخستووە کە بودجەی ئەو پیاو ئافرەتانە ئێستا لە ژێر هەڕەشەی دەست لە کارکێشانەوەدان بەهۆی ئالوودەبوونیان و ترسی ئەوەی کە ڕۆژێک خەڵک بیان بینێت. بە گوێرەی CNBC News لە 170 هەموو سەردانەکان بۆ ماڵپەڕە پۆرنۆگرافیەکان لەو کاتانەیە کە خەڵکی لە کاردان لە سەعات 9 بۆ 5 شەوە. هەروەگە بینن ئەوە جێی مەترسیە وەشایەنی لە دەستدانی کار و پیشەیەک نییە کە حەز و خولیاشت بۆ هەیە. ئێستا کاتی بەزاندنی ئالوودەبوونەکەتە و ئەو ژیانە بژیت کە هەمیشە ویستوتە. ئێستا کاتێوەیە کە بڵێ نەخێر وەلەی دوورکەویتەوە بۆ ئاڕاستەیەک کە زیاتر سەلامەت و خاوێنە.